بکەم چیژم وەچی سەفینە فەندی ڕازی نەبی بەخوای فرسەتە و لە دەست خۆتانی مەدەن چ بکەم چیژی خۆم بەخوا ڕۆژ بەو ڕۆژە درێژەی بەمن و بە بابی لەگەری خەریکین هیچ ئیسیفادەی نییە وڵی نازام ئەو سەفینە زۆر ئەنتیکەیە ئەو ڕۆپیا لەو گۆڕی دەیکەنە دوژن و سێژن نازام ئەو لە ئەو هایە چ بکەم داچی من دەستی لەسەر زێڕی دانێن ناوێ هەمکە برێ کە ژاڵگە لە پوختەیە ها لە بۆی شێت بووە کسێ چیژی خۆم قێرە سیالەوەی بریا من دارەچیان هەبا تێر لە باوەشی خۆم کردبایە خوا باشی دەناسی لێ نایداتێ لۆ کەژاڵ چیتی کچم ئەو دەست پێ سپێ من داری پێ بەخێو ناکرێ من داری ژنی خۆی دەوێ ئێستا چ بکەین چارەمان چییە وەڵا چارە لە دەست خۆتانە نازانم کو ئەو سەفینەی ڕازیکەین وەڵا لە دەست خۆتانە وەڵا چیژم مردین لەگەری چ بکەین نایەتە ڕایە سوارە هەست دەکەم بەینەکە شەریکە و کوزاران نییە مەقسەد چێ تێناگەم هەست پێ دەکەم ئەسراری شەریکەی دەستە دەرێ ئەسرار چی ئەسراری دەباتە دەرێ بزانم چێ ئەسراری من دەباتە دەرێ هەردوو چاوی دەردەینم کاک سابیر ئەگەر شکلم نەیە هەر ئێستا هەردوو چاوم دەبینە شکم لە خۆشم هەیە برێم چ جار ئاراز دێتە ئێرە دەبی ئەو نەبی نەخێ ئەو نییە چونکە سڕەکە ڕەبتی بە ئاراسی وهەیە ئیژنی نانەکەی بارام ئەمن لە بۆ گلەیەکی هاتی بەکنە تو دەزانی گلەیی حاجی محەممەد گلەیی تو سەرسەرم و سەرچاوم ئەمرکە ئای زالم ئەمر نەکاتن وەڵڵاهی ئەوەی ڕاستیشبی قسەکەم جێ لێ بووە برێ بزانم بیستیتم بەخۆ بە خانمێ سەران لە بن سەری سەفینی نایە دەتانەوێت ژنی پێبینن وەڵڵاهی حاجی محەممەد ئەوەی ڕاست بارە ئەمە ئەو ڕوونی یەکدی دەناسی ئێوەیە ئەمە بەخینیش لەگەر یەک تێکەری ئەمن حەز دەکەم بارام ڕاست و ڕەوا چییە لەگەرە من مۆزوعەکەی بە تەواوی لۆم برێ وەڵڵاهی حاجی محەممەد ئەتۆ بەخۆت وەزعی سەفینی دەبینی ئەو بەستە زمانەوە 10 ساڵە ژنی هینایە تفار و کەچیان نییە هیچی نییە باش دەزانم ئەمما ئەتوش باش دەزانی کە کەژاڵ هیچ گوناحی نییە ئەوەی ئەمنش بزانم وەڵڵاهی لە بەرەبابی ما کەسی وامان تێدا نەبووە نەزۆکبی و نەزۆکیش لە ناومە نەبووە ڕاست دەکەی ئەوەندی ئەمنیش بزانم سەفینیش هیچ عیبی نییە ئەوە فەرهادی براشی ماشەڵڵا 6 داریان خوارێ نستینی ئای ڕەحمەت لە داک و بابت ئەمە ئەلحەمدوللیلا ئەمن و ئەتوو تەوافی مارێ خوامان کردێ و بای هەندێش لە خوای دەترسین کە ئیمانمان بە قەزا و قەدەر هەبیتن والله حاجی ئامەت بالله هەرچی لە لای خوش بێ ئەمە پێڕازینەوە الحەمدلله وشکر مادام وەیە ئەمە با پێکەوە فکر لە عیلازێکی بکەین قەت بزانین بەشکم ژیانی ئەو منداڵانە خۆش ناکەین والله حاجی محەممەد ئەمە کە ژاڵم هەندی ئەو دوو چاوانەی خۆم خۆش دەبێت بەخوا لەگە ئەولادی خۆم فەرقیان پێ ناکەم بەرەهام بەخۆ دەزانی ئەو خەمەچی گەلک گەورەیە لۆ من گەورە نییە بارم والله وبالله وتاللهی هەر جارەچێ چاوم بە کەژاڵ و سەفینی دەکەوی نییە جەرگ و هەناوم لە بۆیان دەسووتێتن ئای های حاجی محەممەد ئازار و دەردی منداری چەند زۆرە دەدبی هەروەی نادبی هەروەی کاکە ئەتوو دوعای هەندێ بکە هەر بەس مندارەکان سالح بن ئامین یا ڕەبی ئامین هیوە ئەوە چیە وچ پێشە نادبینم بخینی فرۆجەوەی لە ماری مەبیە کەلیمە خینی پێ دەکرێن لۆ سوانە مستەمر هەرایە فەرتەنەیە شەڕە باشەت لۆ خۆ تێکەری کێشەی مارە دەکەی بەدەست خۆم نیە کاکە بەدەست خۆم نیە دیەم بەشک نیمە لەو ماڵی وەڵا گوتم لەوانەیە شتێکم سۆوێ کردبی لۆیە نەخینی ناوەڵا سرقیشم سۆگەر نەکردیان زگم بە تو دەسوێت باشە تو لەوە سایستەکەی لێرە نەکبەت لۆ ناڕۆی کاکە ڕۆشتن پارەی دەوێت دەناوە نەبی زۆرم دڵبێرە خۆش بی سوانم گوتنەوە کۆتش بڵێ و خاک و نیشتمانی بەجێ نایرم ناوەڵا یەکە گۆ دەرێ خێری لێ دیتبی ئەمە چ خێرەکەم لە یەتیە ئەرێ بەڕاست لەوانەیە لەگە بابم سەفەرەش سیم بکەم ئەرێ چ دەوێت لۆت بینم زۆر مەمنون کە ئەمت لەبیرە هیچم ناوێ ئیشاڵڵا بە سەلامەتی دەچی و بە سەلامەتیش دێ ئەدێگە تو لەگە بابت سەفەرەت کرد چم لۆ دەینی چیە ڕادەبێری لە باوی من لە قەبرستانی بترازە هیچ جێتی پێدەزانی بابا ئەگە ڕاستی دەوێ هەرێم حەقی خۆیتی ژنی بینی وەرە حەقی چێن دەرێ کوڕم حەقی چ ئەوەی ژنیە ژنی پێ بەقێو دەکرێ ئەو حەیای منی بردیە بابا چێ نارێژنەشی لۆ بینی نابتە پیاو بەخوای زەحمەت ناستاخ لۆ زەحمەتە بابا لۆ زەحمەتە بەم نارێ لە وەڵڵاهی زۆر جار هەبووە ژن پیایی کردە پیایی ناپیاوان هەتوشان لەوە ژنت بنووسێەوە ئێ بابا مەقسەدم کەژاڵ نییە والله
بە تو پشتی من شکاندی وای ئەمە دەپێ دەلم ژنە چی بیناتە نەمردیمە با مندارت ببینم بە قسەم ناکەی و ناکەی نازانم چ بکەم هاهوو لە دەستە تو بابەت تو ئەو خوایە ئەگە مۆزوعی دیسان بخەیەوە سەرم ئەمە هاتینە مۆزوعی هەرێمی حەلکەی نادیسان باسی ژنینانی من بێتە گۆڕێ بابە تووڕەبوونی ناوێ هیچ خۆش تەنگاو مەکە کوت پێ باشە و کوت پێ مەسلحەتە هەبکە والله کوڕم ئەم پێم باشە جارێ سەفینی براژنی ئەی بابە وەچی نەینی خۆ بە زۆری نییە گەورە و تەمامە 100 جارمان پێ گوتیە وەچی سەر نەینتە بەرێ وەڵای ئەم ئەوە لە پێش تو دانیشتە چیدی مۆزوعی لەگە ناکەمەوە وەی دەنە بمردمامە قورتات بامە لە دەستە خوا بابە ئەو قسانە چییە تو دەکەی ئیشاڵڵە خوا تەمەنە درێژ دەکا بەس حەتەکی باش لۆمە دەهێنی ئەتو بەو قسانە بەردلی مەشتاری دەکەی خەفەتی دەدەیەمەش والله کوڕم لەوەتیان گۆ پێڕاگەیشتنە و گەورە بووینە غەمیشتان گەورە بووە دڵم پڕ ئازار بووە لە دەستان نازانم ڕوو لە چێ بکەم بچمە چێ بابە ئەمن لەگە سەفینی دوو قسان لەگە هەرێمی دەکەین و مۆزوعەکەش دەبڕینەوە دوای جوابی جەناب دەدەینەوە بەباشە با بزانین سیڤەر بەری بابا تو سەلمانی دەناسی چی هەست سەلمان بابا سەلمان ئەوەی دێتەکن وەستا زەوری ها دەکە پەنجەرەی دەکا تقریبا بەس ئەتلۆ پرسیارە دەکەی باشە کوڕم ئەو شێت کو کردەتو ئۆستاد جەوهەر پێی بابا کوڕم دەبایە ئەتە پرسەکی بە بابی خۆت بکەی بابا ئەو جا ئەگەرم بەتون بگوت باە تو کو ڕازی دەبووی کوڕم سیڤەر ئەمن کو قوبور دەکەمە تو کلێکی خۆ لەسەرە مندا بنی ئەدی بابا ئەتلۆ عمری خۆت لەسەر مندانە کوڕم ئەم بابتم واز بە لەسەر من گەورەت بکەم بە خێوت بکەم ئێ بابا ئەمیش لەسەرم وازبە تا ماوەم خزمەتت بکەم کوڕی خۆم زەرجی من حتا عمر و حیاتت مایە جارێککە فکر لەو شتانە نەکەیەوە ئەمن پێم ناخۆشە بابا ئەم چی دێ وەزعی قوبڵ ناکەم دەبێ عیلاجش بکەین ئەگەر بە کلێ فرۆشتنیش بی کوڕم مادەمە تو سەلامەت بوو هیچ مشکلەکن نەبی قیلسی لە من تازم بەتەمای چمە کوڕم نا بابا وەمەرێ کوڕم ئەو ڕۆژەی داکرد مرد ئەم نیش مردم دەستم لە خۆم شوشت ئای گورناس 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 گوڵە بیمارەکە کوژاوە بەجێ هێشتم کوڕم حساب کە منیش مردمە پاشی داکردە من چ بکەم کەیفی چم بەدی بەیە خۆش بی ئای گورناس یا ڕۆژەکە تو بردام ئەمە سابیر شتی کەتە سەرە من وابزەم تووشی مشکلێک دەبین مادام وایە ئەو ماوەی دەرمەکەوە باشە بەڕێی تو چ بکەم باشە با بزانین ئەگەر مشکلەکە گەورە بوو ئەو کات عیلاجی دەکەین باشە دەبێ عیلاج چبی لە کاتی خۆی پێت دەڵێم وابزانم دواییمە لە شەریکەی خەبن نەبێ بەخۆم بە فریاد دەکەم باوەڕ بکە ئەو مەسەلە بە توش چارە سەر ناکرێت کە تۆ بڕۆ تا وەزعەکە هێور دەبتەوە باشە گەشتێکی نوێ بوو و خەبەرت دەمێ تەلەفۆنم بۆ بکە نەکەی بێ ئێرە باشە دێڵە خواحافظ خوا لەگەڵ باشا و کەیفیە بەربی دەبی زەڵبەکمانێ نەدا کورە نەڤاڤە بە زەبری پارەی ڕازی کرایە ئەتو نەتوێت سەرشی لێ بدەی لە سزنێ کورە سەی تێبەردەوە ئی هەندێ بچم سەری لێ بدەم کە باشە دونگە برادەر نەبوون
کورە برادراتەکەمان فشە بوو لە مەسلحەت ئەمەی کۆ کردبەوە هەر ئەوەندە ئەدی ئێستا چ دەکەی دەتەوێت چ بکەم جادە دەپیوم وەڵڵا من بم لەو شانەی نامینێم لۆ بابە لەبەرداکتۆ باب تۆ براکانت لۆ بابە دەتەوێت ئەوان چم لێ بکەن کاکە ئەمن هەیتم نیتم پیرە بابک لە سزێکەتیا کور خۆت وچی من نی وەڵڵا باب و فەرهاد ویستیان بەزمەکەم پێ بکەن بەس باش بوو سەفین نێهێشت لۆ سەفین گوتی بار و لەلایەکی نەکا وازی لێبینن وەڵڵا و سەفینە بیتاقە بوو لە تو دەرچوو ومێ جێ بدە من ئەمن و ئەتو چیدی یەکدی نەبینیت باشە برادراتەکەمان لە شەریکەی پەیدابوو سەرپێیی بوو تەواو کۆتایی پێهات لۆ هەرێمە فەندی پێت ناخۆشە لەگەر بگەڕێن مەوزوع ئەوە نییە بەس من مەشروعشی زۆر مهم لە پێشە ئێدا ئەمەش بکە شەریک لە مەشروعی ئەوە بەکەت شەریکی نایە دەماخسس ئەوە ژن هینانە پیرۆزە ئیشاڵا دەبێ پیاو لە تو هەر پیاوترم تۆڕی ئەرە فەرهاد چتان کردەوە لە چ لە ژن هینانی هەرێمی جارێ دیار نییە یانە من یان سەفین قسەشی لەگە دەکەین ئەوجە چی پێدەرێن نازانم ئەمری ئۆلۆسی سای دەچی ئەوش حەقیتی من فکرم کردەوە ژنە چلۆپەیەکەم بەس بڕێک مشکلەیە یاڵڵا خێر مشکلەی چییە ئەتو بە خۆت نازانی هەرێم هەموو قەلبی مشکلەیە هەموو مارە شپەی ڕازی نابیتن ئەی وەڵڵا ئەوەندە شوەیە بەس نازانین چی لێ بکەنێ خەم و خەفەتەکەش هەمووی لۆ داک و بابم ئێدە بڕێک نەسیحەتی بکەن کچێ مردین لەگەری وەڵڵاهی لەبە سەفینی برام نەبە ئەو جار لە بن دارانم دەڕزاند نانە شتیوانەکەی بادەست لێقیت نەکاتەوە حەدی چیە چما نایکوژم ئێ گەورە و تەمامە تو لێی دەدەی وەڵڵاهی نێرگەز هەم بێزارم هەم بێزارم هاتە سەرم ئەوەی هەیتم ونیتم بفرۆشم ڕاست بێ بچمە خارج ئەجە بەخۆ بە 6-7 منداران چیەوە دەچی ئێ چ بکەم نازانم وەڵڵاهی هەتا دونیا و پێری خەمی سەفینم بوو ئێستا هەرێمە فەندیش هاتە سەرێ وەستا زۆرم پێ ناخۆش بچووی بە بابم گوتو کاکە ئەو مۆزوعە ئیوێنی لێ بێدەنگی گەنجە چۆشتو جوان و زاحەیە بچی کلێ خۆی بفرۆشی بەبێ ئەوی باید بزانی معقولەوە ئەدی معقولە بام لەسەر جێکردی بەدەست پشتی ناڵ ناڕیبی عەلا کولین ئەوەی لە سەرەتووە ئەوەیە هەر خۆتوەکت هاویش دەبی پرس بە باب بکەیت ناکرێت لە خۆتەوە ئیشە چێوا بکەیت دەنا من ئێستاش نووسرم لەسەرەوەی کلێ خۆم فروش کاچی من کو دەبێت و لەو گۆڕە خۆت بکەینیوە زەلا سەبرێکی بگرن بەشک و خوا دەرکەش دەکاتەوە تەواو سەبرم نەما بریاوە خانی کە تێدانی خۆمان بە ئەو وەختی دەمفرۆش بچارێ بابم پێ دەکرد باشە سیڤەر ئەنگۆ خانیتان هەر نەبووە بەڕێوەڵە خانیمان هەبوو بەس وەخت خۆی بام فرۆشتی لە بۆ داکم بە عیلاجیدا باشە سیڤەرە تو داچیت نەخۆشی ئەرێوەڵا وەستا داکم بە سەرەتانی مرد خوا عەفوی کە و سێبوری بابشت بدا بەڕاستی ئەنگۆ خەمتان زۆرە بەسە من هەرۆندەی دەرێم خوا مامت بگری کە ئەوەندە بێزەمیرە و ئاوڕێکی لەو برای خۆی ناداتەوە ئەرێ هەرێمە تو بەڕاستی تێ بڕیاری نهایی داژنێ دێنی ئەرێ وەڵڵا ئەگەر بابم ڕازی بی ئاوی لێ ناخۆمەوە باشە هەرێم چیە ئەگە لە سەخێرانە تو ژنتینا یعنی بەتەمای هەلەگە ماری بام دانیشی ئەدی خۆقاتی دەریشم ناکەن کورە بۆ ڕاستی تە تو بابە ئەو زەمان نەمانە بابە بووک و خەسوو پێکەوە لە خانێکی جیان بەنەسەری کورە خۆمان مات دەکەین هەتا لایەک بەلایەکی دەبی لە بابە خۆ ماتکردنی چ و حالی چ ئەتو لەگە مالی بابم ناتانی ئیدارە بکەیت ئەتو بە خۆت چاک دەزانی هەرێم بابم چەند بێتەبیعەتە ئەوە داچشم هەرمە پرسە لۆیە لەو قەناعەتەی دام ئەتو قەت ناتانی لەگە مالی بابم ئیدارە بکەیت کاکە ئێستا ئەنگۆ بەڕاستی بە من برێ ژنت لە بۆ نانینوە ئەرێ جەناب وەرە زین جاری جارانە خەسوەک و چارگو لە خانێکی پێکەوە بژین باشە ئەوە ژنتینە خۆری دەخۆن کورە دەبمە شورتە ڕەحمەت لە بابەت کورە تو زۆر ئەنتکەی ها ئەو ڕۆیەخی هەر چێرەکری دەرە دەبمە شورتە ئێستا ئەنگۆ ئەو پێچپەنای لە بۆ هەندێک دەکەن ژنم لە بۆ نێنن ئێکورە ئەی هاوەڕ عمر بۆ 30 سال هەتاکەن جژنم لە بۆ نانێن ئەوە معقولەوە دەبی کاچ خۆم دەبی بەس بڕێک بە هێوری باشە لۆ بە هێوری کاکە ئەدی لۆ بە خۆت عەسکەر بووی پێنجشەمێ هاتیەوە جومعەی ژنت گواستەوە دووشەمێ لێ داچیەوە عەسکەری کورە کاکە ئەو زەمان جودا بوو جودا کورە وەڵڵاهی زەمان بەس لە بۆ من گۆڕایە وەخت خۆی 2 سالان ئەمنتان ڕاگرت ژنێ لە بۆ سەفینی دێنی کاکە کابرا حەی عەلە سەڵات دەری ژنم ناوێت تەواو ئێستا سڕەی خۆمە و ژنم دەوێ ئەوە وە تێرەگا ژنی نان گەلە خۆشە کورە هەرێم وەڵڵا دەڕزێەوە دەفەوتێەوە گە ژنی بینی کورە وەڵڵا ژن حەیاتە حەیات تەماشا دەم کە دەم پڕ ئاوە کورە زۆر خۆڕیە ها کار لە هەندێەوە وەڵی بڵێم چی مامۆژن وە چی خوانەیدا هەزار شکر بۆ خوای چیزی خۆم بەران دەکرێمە هەر چاوەڕێی تو بکەین ئەدی چ بکەین ئەنگۆ دەرمان و دکتۆری دنیاتان بەکار هێنا کەچی هیچیش دیار نییە مامۆژنە تو بە خۆت باش دەزانی نەخەتا لە منە نەخەتا لە سەفینە دیارە دکتۆرەکانی ئێرە لە هیچ شتێکی نازانن ئێت بکەین چار چییە پارە شک نابن هەتاوەکو پێ بچینە دەرێ چیژی خۆم بریا ئەمە شەماندایە بەخوا قسووریمان لەبەر نەدەکردن
لای مامۆژنە من بەس خەمی سەفینمە بەشی لە داوامی دێتەوە ئەو ماڵە بە سارد و سڕی دەبینێ کە زەم لە جەرجیەوە دێ وای چاوی داکت کۆرەبی بریا نەبربامە تێر من داری ویشتم لە باوەش کردایە دەڵێم پێم باشە سەفەرێکی بەغدایە بکەین ئەزا چیژی خۆم دکتۆرەکان نەماین هەمووی هەراتین مامۆژن هەرچی ئەنگۆ بیڵێنە من ڕاوەستایمە بەس حەز ناکەم هەموو خەتایەکەی بخەنە سەر ئەستۆی من ئەزا چیژی خۆم وەڵڵاهی ئەمە چمان پێ ناکرێ ئەمن و بارام لە خەمان وەختە شێت بین ئەوە خەمی هەرێمیشی هاتە سەرێ لۆ هەرێم چ مشکلەی هەیە ئەزا چیژی خۆم کو نەتزانیە دەرێ ئیلان و بیلان ژنم دەوێژن ئێویش حەقی خۆیتی گەورە بوو داوای ژنێ دەکا کچێ چیژی خۆم بەخوای ئەو ژنی پێ بەخێو ناکرێ لۆ پێی بەخێو ناکرێ ئەگەر ژنی هێنا مەجبورە ئیشەکی بکە بزانین کو دەبی بە ئەمە خەمەکی لە سەفینی بخۆین لۆ خەبی لە سەفینی بخۆی مامۆژن مەقسەدت چییە؟ کاکسیوار وڵی داوا لێبڕون دەکەم ماوەکە ناتوانە سەرتان لێ دەکەم نا ئاراس جان ئەمە دەزانین وەسعی تووکە پێویست ناکە وەزیت وڵی زۆر لە بابم دەترسیام لە سێم تووشی مشکلە چوی ئەو ماوەی باش نایەتە بەرچاوم لۆ نازانم هەز دەکەم ماندیە وەکو بڵێ مشکلەکی هەوی ئەتوبری خەم لە توو بخوا بڕوا ناکەم بابم زۆر بە من تێک ناچی بەس پێ دەچی مشکلەی لەگەر شیرنی زڕاکم هەوی هەتا پێت دەکرێت ئەتو خۆت بە دوور بگرێ با توش نەبێتە ڕەفک هەدی بابت کووە وەڵڵاهی برێم کووە هەروش خۆتی نازانم چ بکەم چاود لێبی ئەمە لەم زۆرە خوا دەرکەچی لێ بکاتەوە بەتەمای خوای ئەمیش چاوم لە ڕەحمی خوایە کاکە بەجێ من کە زەرەر ناکەی پێم ناکرێ ئاری جان قورسە قورس کاکە لۆ قورسایی هاوارم کە تۆ پارەم لۆ لێ وەرناگری کاکە دەزانین لۆ لێ دۆر ناگرم ئەمە خۆم چاک دەناسم باوڕ ناکەم قەت ئەو پارەیەم هەبی ڕۆژێک لە ڕۆژان ئەو قەدەی تو بدەمەوە کاکە گەردەنت ئازابی قابلی ئەو ڕۆستی وەرەقە چەندە ڕەحمە لە بابەت کاکە سیوەرەقە لۆ من زۆرە قەت پێم ناکرێ بدەمەوە برای من کاچی من ئەمە برای یەکین ئەو ڕۆ تو مشکلێک تێ و لێ قەومایە ئەمن دەبی هاوکاریت بکەم لەوانێ سبێنە لە من بکەمی ئەتو هاوکاری من بکەیت کاکە سوپاس دەکەم برایەکی عەزیز زۆر مەمنونتم کاکە تو پارەکەم لێ وەگرا لۆدانەوەش خوا کەریمە کاگاری برای عەزیزم من زۆر سوپاسی تو دەکەم بەس عەفوم کە ئێستا ناتانم ئەو پارەیە لێ وەرگرم دەبا پرسەشی ما لێ بکەم دەدوایە چێ دەرێ ئەو مشکلەیە من بەو سیوەرەقەی تو حەل دەبی کاکە ئەتو ئەو سیوەرەقەی لە من وەگرە بەشک و خۆشت بتوانی لەولا شتەشی تەرتیب بکەیت ئەوە خوایە بەشک و دەرکەکە لێ بکاتەوە ئاری جان هەروەکی گوتم ئەم زۆر سوپاسی تو دەکەم بەس دەبا پرسەشی ما لێ بکەم با یەک نوقسانیش لەگە بابی خۆم بکەم بزانین ئەو چ دەرێ ئێ زۆر باشە بەشک و ئەوانیش پێیان باش بی بەتەمای خوای ئاری جان ئەمە زۆر مەمنونی تومە مەمنونی ناوێت چاوەکەم ئەمە برای یەکین بەڕاستی پێم ناخۆش بوو کو ئیش گەیشتە ئەوەی کەسی فەر کلیە خۆی بفرۆشی هەر لێ گەرە لێ کاک مامەد وەڵڵا و بیللا وچی ئەو خەبەرم زانی خەریک و مێشکم ڕاوەستی خەریک بوو زەڵتەر بێ دەماڕۆدا ئای نەبوونی کوماری فەقیرت کاول کردیە کاک مامەد ئەمن زۆر شکرم خوایە ئەر ئەوەندەم بە تو دێ محتاجی دەستی نامەردان نەبوو وەڵڵاهی ئەگەر دەم بوو دەبا قەت نێنە محتاج بێت کاک مامەد خوا شیفای لەبۆ خێزانەکە دوێنی قیرسی لە من الحەمدولله بەرەو باشتر دەچیتن خوا دوعای لێ بکە برای مەفەندی خوا شیفای لە بنی برام یا ڕەبی خوایە تووشی بێژنیت نەکە ئینشاءڵڵا مارەت ئەهەوە برای مەفەندی کاک مامەد ئەمە دەزانم پیا بە بێژنی هێتیم دەبی دەزانی چەند ناخۆشە وەرە بیری لێ بکەوە وەڵڵاهی برای مەفەندی ژیان ئەوهایە هەتا ئاخیری هەر پێکەوە نابین کاک هەر ئەمن دەزانم ئەو لێکدابڕان چەند نەخۆشە یا ڕەبی خۆیان لە کەس نەقۆمی ئامین یا ڕەب العالەمین ئەوە بە بیرم نەبوو مندار گوتیان سبەینی نێورانە دۆرمەکی باش دەکەین ئەگە سیڤەر هاتەوە بابێ لەگەر خۆی بیبە ئیکورە برامە تۆ خۆت خێزانەکە نەخۆشە ئەو ئەزیەتە چییە خەمی هەندێک نەبی چی ژۆرەکان لێ ناگەرن داچیان لە جێ خۆی بجولێ دە کوڕیان سپیبی کەژە وەچی گوتم غەمی لێمەخۆ و تەواو کو خەمی لێ نەخۆم ئەگەر داکت دەدێت چی دەگوت هەموو قسەکانی پرچ بەلار بوو ئەو کە شەرت ئەمن نیمە با بەڵام توش زەختەشی زۆرت لەسەرا من ئاگدارم ئەوە مهم نییە مهم ئەوەیە ئەم بەتەمانی مەزارش کە ژنی بینم ئێ باش بەدەزانم بەڵامە توش حەقی خۆت ئەگەر دوو منداڵ هەبی لۆ لێت و حەقی خۆت نییە بەرام چ بکەم چار چییە چار نازانم وەختە مێشکم تەقی بەس ڕەحمی خوا مادەسی پێوە بگرین ئای کەژاڵ ماڵمان چەند سار و سڕە وەڵای ئەگەر بەجێ من دەکەی سەفین هەڕاست بڕۆین ئەو زەبە چ بڕۆی خانم کا پارە
ئەو ماڵی هەمان هەمووی دەفرۆشم هەندێکیش قەتکە زۆر لە چێ بکەین بچینە چێل و جومان دەداتێ ئەدی ئەو حاڵە تێداینا لە وڵاتەیمە ئەوەی قەدری نەبی ئینسانە دەزانم بەس نا ئەمە هەموو دەرکەکمان لە سەقەپات کرایە باشە تو کەسێک ناسیارێک کەسێک نی یارمەتیت دا ناوە کەسی شێک نابم لە ئاری برادرم زیاتر ئەو جارە چیانگوتی وەرەسی وەرەقەت دەدەمێ وەرە لە خۆتان سەفەرێکی بکەن و عیلاجی خۆتان بکەن بەس ئەمە زۆر دوودرم جاوە دوودڵی لۆچیا ڕاز لێ وەرگرەوە بە تەمای خوای نازم باوەڕ ناکەم بۆسی وەرەقەی بگەینە هیچ دایەکی ئەمن سەبرم نەما دەبێ بە جددی عیلاجی خۆمان بکەین هیچ کە تەحەمولم نەما هذا دەنگ و باس تەتەوڕات وەڵا کوڕ هیچ لە گۆڕێ نییە کویش لە گۆڕە نەدێم لە تو نۆکتەوە چی خۆم بابە دەرێ سەبرە چی بگری هەتا هەندێک پارەی لە خۆ دەکەمەوە کوڕ ئەتو لۆ هەندە بێ سەبری بۆش ماوەرمەک لەدایە ئەو فلیمانم زۆر دیتیە یا ڕەبی خوایە کوڕی ئەو زەمانەی لەوەی لێ هاتیە دە تۆزێک شەرم و حەیا خەکەوە شەرم و حەیا کوڕی خۆ شەرم و حەیا چ دایە ئەتو نەدیتیەوە چ سیارە تەناژ دەکات چ دەرێ چ دەرێ سیارەوە چی تەناژ دەکات دەرێ ژن ئێستا لە ئەم هەبرێ کۆمن وەنەرێ یا ڕەبی خوایە زۆر شکر بە بەشت خوای تاکوتەنیە سەبرم نەما هەتا ئەو هەفتەی چاوەڕێتان دەکەم ژنم لەبۆ دێنن بینن ناینن وای لە حارتان ئەوە چی هەرێمە فەندی گەفمان لێ دەکەی دوایە هەرچی کردم گلەی نەکەن ها وەڵا شتەکی زۆر پوختەی بزانە کو تووشی بەزمەکتان دەکەم بە حیاتی لە من دەرنەچن بە عیزرائیلیش بێ زوو کەمەچی لەو ئیشەی بخوا ئەوە دەڕۆمە من بابا حەز دەکەم مۆزوعەکە لەگەر باسکەم بەس بە هێوری وەریوگیری ئەو مەوسوعە ئەوەندە مهمە زۆریش مهمە دەبرێ بزانم چییە حەز دەکەم فترەکە سوارە هاتچووی ماریمە دەکا گوتت چێ؟ سوارە هاتچووی ماریمە کوڕم فەرهاد بەڵێ بابە ئەمە شتەچیدین بە خەیاردادی دەبرێ بابە برێ بزانم چییە دانیش وە پێدەچی سەفینی برا ژنەچی دینەینی والله بابا مش گەیشتیمە عینە قەناعەت نا وەڵڵی تازە بڕیارەکە دایتی و سەر لە بەنانی چی ئێ مادەم وەیە با ئەمە عیلاجەکی دی بکەین برێ بابە هەرچی دەرێ ئەم ڕاوەستایمە لە خزمەتم ئاها کوڕم خوا ئەلحەملای مندارەکی زۆری دایە خوا عمر درێژیان کە لە خوای بەزیاد الحەمدلله ئەوزا ئەوە سەفینی براشت دەبینی بە چ وەزعەتیە وای ئەوزە دەرێم ئەگەر یەک لە مندارەکانت بدەیە سەفینی با لەوان بی ینی بابە بیان دەمێت لۆ خۆیان و بە ناویشیان کەم ئەرێ وەڵڵا کوڕم ئەرێ وەڵڵا گوناحن با ئەوان ژماریان ئاوەدان بیتەوە هێ الحەمدلله کۆمەڵێک تێ تەئسیری لەم بۆ ناکە وەڵڵاهی بابە ئەو مەسەلە پێویستی بە فکرکردنەوەکی زۆر هەیە هێ دوای دەبی پرسێکی نێرگزێش بکەم ئەویش داکە و حەقیتی و وەڵڵاهی کوڕم ڕاست دەکەی بەس دەزانیت چییە زۆر بە نەرمی و بە هێمنی و بە لەسەرخۆیی تێی بگەینە باشە بابم باشە بابە چی دەرێت سەفین و کەژاڵ بە منداری من ڕازی دەبن والله ئەو جەگە بە وەزعی ڕازی نەبن نەبەم ناسن نەدەیان ناسم هەر حاشایان لێ دەکەم باشە بابە ئەمێن پرسەشی نێرگزێ دەکەم ئەتوش قسە لەگە سەفینی بکە بزانین دوایە کو دەبی نەدەبایە قسەیە بابت بریش کورەوە بەڕایستە کاکە کابراایە هاتچوو ماری مە بکە بە دزی بابم هێشتا لای بابم باز نەکەم ئەمن مەقسەدم ئەوە نییە چێ دەرێ ئەو کابرای لۆ شتەچکە هاتچوو ماری بۆ ناکە شتی کو لەوانەیە زرداکت پارێ دابتە سواری هەتا ڕۆژانە دەنگ باس شەریکەی لۆ باتەوە ئەوەژێ احتیمالەکە باشە ئەگەر بابت ئاسابی نەما و زەربەشی لە سواریدا هەموو شتێک دەبێت باب عادەتی وایە ئیشەکان زۆر بەهێمی دەکات لەبەرەن هێشتا ئێستا خۆی ڕاگرتی کاکە ئەمن ئامادەمە هەموو شتەکەت لەگەر بکەم ئەگەر دەتەوێت لە وەزعەکەش دوورکەویەوە فترێکی وەرەکنە من کاکە معقول نییە ئەم بە وەزعی واز لە بابم بینم و بەجێ بێڵم باشە مامت بە وەزعی زانیە ناوەڵە چکە تا ئێستاش پێم نەگوت باشە پێی بری باشتر نییە کاکە مام بەخۆی نەنام مەشاکلی خنکە ئەجە پێی برێم ئەوش بێت سەری ئەدی ئومێدی برای زردا کرد دەکە چ دەکە وەڵە کۆڵانان دەسوڕێتەوە بام دەری نەکرد ئەگە شیرین جار جار پارەی بدات باش ئەوانە مادەم خوشک و برانە لۆیەک بە سلێمانی قسەی دەکایەک بە هەولێری کاکە داچ شیرین و داچی ئومێدی جودایە وەخت خۆی بابی ئومێدی شورتە بۆ لە سلێمانی ژنەکەی مردیە هەستایە داچ شیرنی هینایە شیرنی لێ بوو باشە مادەم ئەوانە زەر خوشک و برانە کو ئێستا هەڕێککەوتینە ئەخەر ئەوانە پێکەوە گەورە بووینە ئێستاش مەسلحەت کۆیانی کردیتەوە
أنا براس قاعد هتشد كردوا لا تسي ولا موضوعي أو بيلا ذاك أقول مثلا والله اسمنا كدوها وشويتي حتى إنسان قدابي نبراك نخش كك ناس صدقني أو بيلا ذاك يمكن أيوة روجي براد كم خبري نعرف إيه وتي أجر مانعي نبي حزم ليبي وسرشي لذاك هم ده باشا تسدود والله قلتم وركاك بيبينا قابل من ماما مانعي أو ينيلم به راح يشي باشا كذي والله دنيا عندي يعني بخوي من ئێستاش خوشکوبرایەکانم بە هەموو دنیاە نادەم زۆر زۆریشم خۆش دەوێن بەران ئەمن خەمی ئەوانمە بەڕاستی ئەگەر هاتوو داکەم گردنی ئازانەکردن خۆوان لەو دنیای ماریان وێران دەبی والله ئەزری داک و بابی گەلە گەورەیە بەران ئاخ ئاریجان هەموو کەس هەستی پێ ناکە ئەدیەت وەزعت کووە والله برێن کومە والله هەندێک زار لە حاڵەتی نەفسیشی زۆر خراپ دەژی پشتت بەخوای قەیم بی ئامەتو بیلا کاگاری ئەم پشتم بەخوای زۆر قەیمە بەس بەرام بێ منداڵی گەرە زەحمەتە تو نەدیتیە پێدە وەڵڵی هەر زاریش دێچمەوە ئەو مارەی لەمایە دەچمە ئاخارەچی چۆلەوانیەکی نە دەنگەکەیە نە هاوارەکەیە کش و مات بێداک خوا سەبری خۆت و خێزانت بدە ئاریجان برای خۆم دەزایی چەند خۆشە کە دەڕۆیەوە لە دەرکەی حەوشەی خۆت دەدەی یەک دوو منداڵی خۆت دەرکەت لێ بکەنەوە یەک باوەشت پێ بکە یەک کراست ڕاکێشی یەک داوای پارەت لێ بکە ئاخ ئاریجان چەند خۆش بۆ ڕۆژە بەهات بایە ڕاست دەکەی کاک سەفی هیچ شتێک بە قەدەر منداڵی دەسەتی نییە خاستە نەگەرە و مندارانە گەورە بن و ساڵح دەرچن ئاریجان بڕواتە بی لەبەوەی ئەمن منداڵم نییە لۆی وەتێ دەگەم ئەو شارەمان چۆل و هۆلە کەسی تێدا نییە یا ڕەبی خوایە ماری سەفینی ئاوەدان بکەیەوە ئیشاڵڵە خوا لەو چۆل و هۆلی ڕزگارت دەکا و مارت پڕی مندار دەبی کاکە ئەوە هەم بەلایەکی کەزاڵی خێزانیشم بەلایەکی ئێدە وەڵڵی فەقیرەی ڕەنجی زەرد بووە زۆری زەعیف بووە ڕۆژێ دنیایەک غەمی دەخوا بەستە زمانە ناحەق نییە دەزانی بێمەنداری چەند ناخۆشە ڕازی نیمە یعنی ڕازی نیمە ئی بابە لۆ ڕازی نیە تو بەخۆ نەدەگوڵەوە مندارانە بێزارە نازام چیان لێ بکەم تخوا مەعقولە نۆ ماگەن مادی بم دوایە منداری بدەمە کەژۆ مشکەی بابە تۆ لە بەخاتری کەژاڵی وشەی ناکەی لە بەخاتری سەفین و باب مەوشەی دەکەی ئەی هاوان شتی وانێ وەڵا پەنجەکی منداڵ خۆم بە هەموو دنیا نادەم دەزانم ئەو بینە و بەردەت هەموو لۆ هەندەیە هەتا ئیشەکە سەر نەگری کەژاڵخانیش نەچی بەسەدابێ هەرچی هەبێ من ڕازینی بە منداری خۆم بدەمە خەرچی کچی ئافرەت سەر هەرینە و خوای ببینە گوناح یعنی چی ئەگەر مندارێکماندا سەفینی برا هەردوو چاوم دەربینی مندارەکی نادەمەوان مندارەکیان بدەم لەو ماری نامینێ یا ڕەبی خوا زۆر شکر ئەم چم بەسەر هات ئەو ژیانە من تێدامە زۆر ڕازینی بەو ژیانەی بڕۆ ماری بابت سەر بە کۆشی داکەت بکە ئەمن لەگە باب و سەفینی قسەچی دەکەم بگەمە نەتیجە چیش ئەویشەی هەر دەکەم ئەوە من قسەی خۆم کردە چکەی فخۆتە سوارە ئەو بینەی باش نایە بەرچاو ناکاک سابیر هیچ لە گۆڕێ نییە باشە جاروبار لە شەریکەی دەچێت دەرێ چێو دەچی کە ئەگە دەرش چوم هەر بە ئیشوکاری شەریکەی دەرچوونەوە بەدی ئاراز دەیکۆ جارێک لە لای ماری خۆمانی دیتبووی کاک سابیر شیرنخان تەلەفۆنی لۆ کردم گوتی غازمان نەمایە ئەمیش بوتڵەکەم لۆ بردەمانێ ئەوها ئەدی دوای لۆ بۆ نەکۆ وەڵات سوانم گوت و شتەکەوەندە مهم نییە باشە بابزانین کو دەبی کاک سابیر دەرەی شکل لەم نا نا مەوزوع ئەوە نییە وەڵی دەنام هەر ئەو های دەخینەوە تو دەرەی لە خۆت بەشتی ناوەڵە کاک سابیر ئەمن هەر ئەتە ئێستا هەر بە دڵسۆزیشم کردیە ئەمنیش هەتا ئێستا هەر بەو چاوەی تەماشای تۆ کردیە والله بابا بەخۆشم نازانم برم چ لۆ کوڕم لۆ ئەدی لەوەی بابسنیا تۆ ئەوە ئابێ مندار ببینێەوە بەرێ وەڵە باشترە بەس ئەم دەرێم ئەو ئیشە بڕاک زەحمەت نییە زەحمەتێک چیە کوڕ ئەوە فەرهادی برات پێی باشە ئەدی نێرگزی ژنی مادەم برات ڕازیە ئەوش ڕازی دەبی بابا ئەوەی ئەم زانم ئەویشە زۆر زەحمەتە قەت باوەڕ ناکەم نێرگز ئەو منداڵی بداتەمە چووکە ئەساسەن کەیفی بە کەژاڵی هەرنایێ وەرە کوڕم ئەتو ئیشەکەی دوور و خۆر دەکەیەوە زانێ ئەو مندارەی بە ناوی خۆتان بکەن
ئەگەر سبێ ڕۆژەخوا ئاوڕەچی لێدانەوە ئەو مدارەکەی دێوە برات بابی پێ باشە باش ئەی داکەم چ دەرێ ڕێئیوی چییە کورە کوڕم داکە زۆر پێی خۆشە پێی باشە مایتەوە سەرەتوو بابا دەرێم با پرسەکی کەژالیش بکەم کورە کوڕم کەژاڵ مەمنونە بە وەزعی ئەو هەر خواخواتیژنی بەسەر لێ یعنی بابا تو مەقسەدەتەوەیە ئەو منداڵەی بین لۆ خۆمان و هەر بەناوی خۆشمان بکەین کوڕم نفوسەکی دەردەینی بە ناوی تو کەژالی ئەو عەرسان مندارین گوێ دەباشە بابا دەبا ئەوڕۆ بچمەوە مارێ کەژالی ببینم داخۆ بزانم ڕێئیوی چییە باشە کوڕم ڕێئی وەرگرە و دانیشن قسام بکەن حتا دەگەن نەتیزەچی چیە سوارە دەرەی تەواونی ئەمە ناوەڵە هیچ مشکلەکەم نییە کورە بابە کو مشکلت نیە وەڵای تۆزە زۆر تەواو نییە پێ دەرێم بڕۆ ئەوراقی تاکان لۆ بینە دەچێ ئەوراقی گومرجێم لۆ دەین پێ دەرێم تەسبیح حسابات کات بە غەلەت و پەرەتی هیچ وەسڵەکان تەواو نینە هیچ نییە هەر تۆزەک نەساغم ئیبرام ئەگەر نەساغی بڕۆ دکتۆری یان ئەگەر مشکلەک تێ پێمان مەری بەعیلازەکە لۆ بکەین نا مشکلەکی وان نییە فەرات ئیشەڵا حەل دەبی باشە دەمەشکە کاک سابیردە ئینشاڵا پێی دەرین نا پێی مەرە پێویست ناکەوە بزانێ ئی باشە لۆ پێی نێری خۆ تا ئێستا مەیسمان لێوی نەشارتەوە کاکە پێی مەرێ ئەگەرە تۆ منت خۆش دەوێ حەز ناکەم بەوی برێ و تەوە ئەو سی سوار دەرێ گرفتەکەی ورێتەوەی لە نیم شاریەوە لە وەختی خۆی پێت دەرێم بەرانزارە هێشتا وەختی نییە باشە سوارە لۆسی چار ڕۆژانی زازی وەرناگەی ویسراحەتێکی بکەی ناوڵە لێرە بم باشترە هەر نابە ئیشەکەی مەشغوڵ دەبم باشە کوت پێ باشە باو هاوی